گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. گفتوگۆی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتوگۆی ڕووداوەکان هەفتانە لەسەر ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات. ئەم کاتتان باش بیسەرانی هێژا بە یارمەتی هاوکارانم لە ڕادیۆی دەنگی گەلەوە بەرنمەیەکی نوێی گفتوگۆی ڕووداوەکانتان پێشکەش دەکەین. تەوەرەکانی بەرنامەی ئەم هەفتەیەمان پێک هاتووە. هەنگاوەکانی ڕێبەر ئاپۆ و وەڵامدانەوەکانی دەوڵەتی تورکیا دۆسیەکی تایبەتمان دەبێت. دواتر بە دیاریکراوی لە سەردوایین پرۆسەی ئاشتی کە لە 22 تشرینی 2024ەوە دەستی پێکردووە و میوانێکمان دەبێت و گفتوگۆی زیاتر دەکەین. میوانی ئەم هەفتەیەمان بەڕێز هەڤاڵ وڵات دەبێتن، ڕۆژنامەوان هەڤاڵ وڵات لە ستودیۆکانی ڕادیۆی دەنگی گەلەوە میوانمان دەبێت. دواتر دەچینە باشووری کوردستان، لەوێشەوە تیشک دەخەینە سەر دۆسیەی ئازادکردنی ڕۆژنامەوان شێروان شێروانی و دوایین هۆکارەکانی دواخستنی. دوا بە دوای ئەوە دەچینە ڕۆژ ئاوای کوردستان، لەوێ هاوکارمان ڕۆژنامەوان سلێمان تەویل میوانمان دەبێت. دوایین زانیاری بەگشتی لەسەر ڕۆژ ئاوای کوردستان پێمان دەگەێنی و بە تایبەتیش لەسەر شۆڕشی ڕاپەڕینە مەزنەکەی قامیشلۆی 21 ساڵ بەر لە ئێستا دوایین چاڵاکیەکان لەم ڕۆداچیە گفتوگۆی لەسەر دەکەین. دواتر دوا بە دوای ئەوە راپۆرتێکی تایبەتمان دەبێت لەسەر 21 ساڵ تێپەڕین بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی قامیشلۆ. گفتوگۆی ڕووداوەکان دەست پێ دەکات. هەنگاوەکانی ڕێبەر ئاپۆ و وەڵامەکانی دەوڵەتی تورک. هەر کاتێک ڕێبەر ئاپۆ هەنگاوی و ئاشتی دیموکراسیکردنی تورکیا بنێت، تورکیا بە هێرش و قڕکردن و فریودان وەڵامی دەداتەوە. بەڵام دوجار دەوڵەتی تورک گەویشتەوە بڕوایی کە یان دەبێت خۆی بگۆڕێت و لەگەڵ کورد ڕێک بکەوێت یان هیچ ناگۆڕێت و هەموو شتێک لەدەست دەدات. بەگشتی پرۆسەکانی ئاشتی لە تورکیا لە چەند قۆناغێک پێکاتوە. قۆناغی یەکەمی پرۆسەی ئاشتی دیموکراسی ساڵی 2000 لە کۆنگرەی عوتەمی پەکەکەدا پرۆسەی ئاشتی دیموکراتی لە مێژووی جیاوازدا پرۆژەی گەڕان بە دوای بانگەوازی ئاشتی دیالۆگی پێشکەش کرد. ئاگربەستی ساڵی 2006 تەفگەری ئازادی کورد و دوای بینینی بارودۆخی تورکیا پرۆژەیەکی ئاشتی پێشکەش کرد کە لە دا خاڵ پێکات و لە یەکی تشرینی یەکەمی ساڵی 2006 ئاگربەستی تاگلایەنەی ڕاگەیان کە بەشێک لەو خاڵانە بەم شێوەیە تا هێرش نەکرێت سەر هێزەکانمە هیچ چاڵاکێک ناکەین، هێرش بکرێت وەڵام دەدرێتەوە. هێزەکانی هەپەگە لە دەرەوەی جموجۆڵە لۆجیستیکان هیچ چاڵاکێکی تر ئەنجام نادات. هێزەکانی هەپەگە هیچ چاڵاکێک ئەنجام نادەن و هەموو چاڵاکیەکانیان بە پێی مەرجەکانی ئاگربەست ئەنجام دەدەن. دیسانەوە هەموو هێزەکانی ناو گروپی کۆمەڵی کوردستان دەگرێتەوە. ئاکەپا نەوەستاو لە ساڵی 2006 بە هێرش وەڵامی ئاگربەستەکەی دایەوە. پرۆسەی ئاشتی ساڵی 2009 دوای بڕیاری بێت ساڵاکی ساڵی 2009 کەجەکە بە چەقبەستویی مایەوە و ڕێبەری ئاپۆ وەک هەمیشە هەنگاوی پێشەنگایەتەکەی کرد و دەستی بە پرۆسەی چارەسەراتیک کرد. لە 29 ئاداری ساڵی 2009 پرۆسەیەکی نوێ دەستی پێکرد. کەجەکە لە دوای هەڵبژاردننی 29 ئاداری ساڵی 2009 پێشکەوتنەکانی لەبەرچاو کرد و لە 13 نیساندا بڕیاری وەستاندنی شەڕەکانیدا. پرۆسەی ساڵی 2013 مەنەفێستی نەورۆز لە 12 ئەیلولی ساڵی 2012دا بە مەبەستی پێشکەشکردنی گۆشەگیری سەر ڕێبەر ئاپۆ مانگرتن لە خواردن لە زیندانەکان دەستی پێکرد. لە 68مین ڕۆژی مانگرتنەکەدا بە بڕیاری ڕێبەر ئاپۆ محەممەد ئۆجەلان سەردانی ئیمڕالی کرد و محەممەد ئۆجەلان دوای دیدارەکە لە لێدوانێکیدا ڕایگەیان. پرۆسەیەکی نوێ دەستی پێکردووە و دەبێت دەست بەجێ کۆتایی بە مانگرتن لە خواردن بهێنرێت. ڕێکەوتنی
دۆڵمە باخچە کۆتایی هێنان بوو بە پرۆسەی ئاشتی ساڵی 2013 بەگشتی لە ساڵی 1993 تا 2013 هەموو هەنگاوەکان بێ ئەنجام بوون بە کورتی هەموو پرۆسەکان و هەوڵەکانی ئاشتی لە 20 ئاداری 93 تا 21 ئاداری 2013 بە پیلانگێری و گۆشەگیری وەڵام درایەوە. دوای سەرنەکەوتنی هەموو پرۆسەکانی ئاشتی لە ڕابردوو دوجار لە 22 تشرینی یەکەمی ساڵی 2024 دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورک مەهاپا چوە لای ئەندامانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی دواتر لە فراکسیۆنی حیزبەکەی داوتی پێویستە ئۆجەلان داوای چەکدانان لە پەکەکە بکە و پەکەکە هەڵبۆشێتەوە ئەگەر گۆشەگیری لەسەر عەبدوڵڵا ئۆجەلان سەرۆکی پارتی کرێکارانی کوردستان هەڵگیرا بابێت لە کۆبوونەوەی دەم پارتی لە پەرلەماندا قسە بکە. دوای گۆشەگیری و دیداری سێ ئاداری ساڵی 2020 لە 22 تشرینی یەکەمی 2024دا محەممەد ئۆجەلان برازای ڕێبەر ئاپۆ لە ئیمرالی دیداری لەگەڵ ئەنجامدا و ڕێبەر ئاپۆ لە دیدارەکەدا ڕاگەیاند گۆشەگیری بەردەوام و ئەگەر هەڵوو مەرز بڕەخسێت من دەسەڵاتی تیۆری و پراکتیکی مێ ئەم پرۆسەیە لە زەمینی شەڕ و تند و تیژیەوە بگوازبەوە زەمینی یاسایی و سیاسی. دوای ئەمەش هەوڵی نوێ دەستی پێکرد پرۆسەیەکی نوێخرایە بەرنامەی کارەوە لەسەر بنەمای ئەم پێشهاتە شاندی دەم پارتی لە 28 کانونی یەکەمی ساڵی 2024 22 کانونی دووەم دوجار لە 27 شوباتی 2025 سەردانی ئیمرالیان کرد و ئەنجامی کۆبوونەوەکانی نێوان لایەنەکان و دامەزراوەکانیان بە ڕێبەر ئاپۆگەیان. بانگەوازە مێژوویەکەی ڕێبەر ئاپۆ ئەو شاندا لە 27 شوباتدا چوونە ئیمرالی دوای گەڕانەوەیان لە هەمان ڕۆژدا وێنە و پەیامێکی مێژووی ڕێبەر ئاپۆیان بە ناونیشانی ئاشتی و کۆمەلگای دیموکرات بۆ ڕایگشتی و جیهان بڵاو کردەوە. ئەم پەیامە کاریگەری ناوخۆیی و جیهانی دروست کرد. ڕێبەر ئاپۆ لە پەیامە مێژوویەکەیدا ئەم بانگەوازەی کرد هەروەکو چۆن هەموو کۆمەلگا و پارتێکی هاوچەرخ کە بوونی خۆی بە زۆر کۆتایی پێ نەهێناوە ئێوەش بە دڵخواز و کۆنگرەی خۆتان ئەنجام بدەن و بڕیار بدەن پێویستە هەموو گروپەکان چەکەکانیان دابنێن و پەکەکە خۆی هەڵبوەشێنێتەوە. سڵاوی خۆم بۆ هەموو ئەو کەسانە دەنێرم کە باوەڕیان بە پێکەوە ژیان هەیە و گوێ لەم بانگەوازە دەگرن. پێویستە سیاسەتی دیموکراسی و یاسایی جێبەجێ بکرێت. دوای ڕاگەیاندری پەیامە مێژوویەکە سەری سووریا ئۆندر ڕاگەیاند کە ڕێبەر ئاپۆ بەشاندەکەی وتۆ بێگومان بۆ ئەوەی لە پراکتیکدا چەک دابدرێ و پەکەکە خۆی هەڵبوەشێنێتەوە پێویستە سیاسەتی دیموکراسی و یاسایی جێبەجێ بکرێت. بەڵێ بەڕێزان لەسەر ئەم مژارە لە ستۆدیۆ هاوکارمان ڕۆژنامەوان وڵات میێوانمانە هەڤال وڵات زۆر بەخێراتی ئەگەر لەوەوە دەست پێ بکەین ینی زۆر باس لە گفتوگۆ و شرۆڤەی دیدارە مێژوویەکەی ڕێبەر ئاپۆکرا بەڵام خاڵێک کەمترین باس و گفتوگۆی لەسەر دەکرێت بۆچی لە دەستپێکدا خەڵک بەگشتی لە پەیامەکە تێنەگەیشت. ئایا شاندی دەم پارتی نەیانتوانی تەرجەمەی وتارەکەی بەڕێز ئۆجەلان بکەن یاخود هەڵەیەکێ پێم خۆشە لە زاری ئێوە کە ئێوە زیاتر شرۆڤەی ئەم بابەتە دەکەن و زیاتر لە ناو ڕووداوەکان بۆچی دەگەڕێنیەوە؟ بله اولی رجتر تابی پیواژو بری مری پیواژوی ببه دوی مری اشارت به اوکی بگه به تکوشینا تفگر آزادی 5 سال دیروکک 5 ساله تکوشینا که دوی دست که سیستم جبو کردستان کی دموکرات و یک کرتی و آزاد بریکتن جبر 200 سال داوی روجلاتا ناوین هیز ناونته و هگمونیک کردستان هرتم کربون 4 پارچه و دابش کربون ناف 4 ولاتین روجلاتا ناوینده ایجار و سرپیاتی دیروکی گلک ایش و آزار و قتلیام سرگل کرده هاتنش پکه که وقت اعتراضک همبر دیروکی به وی آرمانجه در کتره تکوشین آزادی پیشخست بو لی ریبر اپو هنر خاندن خود بر دما ایمرالی بو پرتوکی پنجمین اشارت به افکیت کرد ویژه هم در کتن ری مگویم هم بری دولت ترک تنه شرد کرد ایجار دوی دما مدست به تکوشینه کرد ممیزه کرد که سیستم ناونتوی
هزی ناتو ام همبری وان هزانه همویان شردک نبتنه دولت ترک ایجار تابی پشکری دان دولت گلک شر و برخودان مزین دستان مزین کردستان ده پیشکتن تفگر آزادی پیشکت گلیری بو گل پشکری دا ایجار نودو سیان ده مثلا اوکی سیستما که ریبارا بو پیش خسته بو در نواره ده دبی مدی که هم به جهانی را سیستم هگمونیک را شردکن سر دیروک مروایی انسانیتی سیستم هگمونیک ریبارا بو کورتر بو سیستم براتیا گلان سر پارادیگما یک نو نفشویس یعنی پارادیگما که 2010 گوهرتن aslında salin nodi de revara po bingehi ve aviti bu işaret bedikir. Servi bingehi hat le gele Kürt tevgere azadiye hem beru eş u azar u evki Kürdistan'ı mezin bu le bendavariyek çe bu icar pişti şerresi emin cihanı berbi hatın salin nodi de aslında bingehi hatın avitin revara po nodisyon da hem ben pengav despekerin çare seri tuş çebke ایجار نود پشتی نود هشتن شوم تیزانی و کمپلوی نتوی رفارا بگرتن کرن ایمرالی ایجار رفارا به پارادیگمای نتوی دموکراتیک ده برسفک تئوریک و فلسفیک ده و پینگاوی و کمپلوی سر وی پارادیگمای سر نتوی دموکراتیک پیش خست ایجار نهات چما پرسات او چما گلته نگیشت و داخویانیا نهات یعنی با کورتیەکەی دەمەوێت وەڵامی ئەو پرسیارە بەدەست بگەم بۆچی دوای ئەو هەموو ساڵە تێکۆشان ئەو هەموو ساڵە لە خەباتی پەرلەمانتاری و خەباتی سیاسی لە نێوخۆی تورکیا و خەباتی چەکداری لە قەندیل و هەر چوار پارچەی کوردستان ناتواندرا پەیامی ڕێبەر ئاپۆ بەڕوونی گەل تێبگەین کەمە باری ئەوان زۆر قڕز دەکاتن ینی ڕاستە مخواست ئەس چەند گۆتنم بێژم هەرم سەر پرساتە ناپشتی که کۆمپلۆ چێ بوو سەرۆکاپۆ بە پارادیگمای دموکراتیک بەرسفدا تشتێک ویر و سەرۆکاپۆ دەبێژە ئەڤڵێ ڕێژدەر ئاسنە بە پارانەتەوەیە فەلسەفەی پارادیگمای نەتەوەی دموکراتیک سەرۆکا باید پێواژوو ساڵی 2000 دەست پێکردن یا ڕاستی مەسەلە ئەوە ساڵی 2000 دەست پێکردن ایجار چمای نها فهم کردن دا قصی چه دبه گل تینا گیجی جبر کو گوری من نرخاندنی من اف تشتکی راسته یعنی مردو في گل فهم که جبر کو سال 2000 ده پارادیگما دست بکر وقت تفگر آزادی ام بیشن یا جی تفگر آزادی سیستم گله کی پیش خست لیوکا گل تایبتی وکا روشنبیری وکا چاپمنی وکا جفاکا کرد من نکانی اموی پارادیگمایا سروکاپو که سال 2000 دای دست بکرن تمل وی فلسفیک جگل بدن فهم کرن سدیست خلصی بده هیا یعنی حتی آسته هات لیما به تمامی یعنی اگر جواک فلسفه یا تئوریا ریبر اپو باش فهم بکرن ایرو تشتکی نو چه ندبو یعنی تشتک ریبر اپو رو نه تشتکی نو سال 2000 لیکیماسی پارتیین لگال تفگر آزادی امو بین گل کرد جواک چاپمنیا آزاد روشن بیرین کرد رونق بیرین کرد سیاست لگال یا ترکی که ایرو زحمتی دکشینه گل بده فهم کرن باش کور نکرن سروی فلسفه باش کور نبون یعنی که ماسی ویده یا باش سر کور نبون یک جی شر گرم هبو یک سر کردستان شر هبو اما که چاپمنیا آزاد شی روشن بیرین کرد جی چاپمنی جی سیاست لگال جی زیده تر فوکوسی سر شر بو شر گرمه بو روزانه بو ام بجن ام خو میناک بدن ام چاپمنی آزاد ورد خبتن هر تم تشتی ما اساس کرد راگاندنا روزا و شر بو تکوشینا شر بو تشت بو مگرانی نه دا عالی فلسفیک عالی تئوری که فلسفه ریبرا بو گل باش بدن فهم کرن از تمل کیماسی اوه از بجن مجیگل نه دا فهم کرن شر گرم ای روزانه پر زیده درکت پیش عالی وی تئوریک و فلسفیک فهم کردن جواکی که ما لازم بو حتی نه جواکی بدانا فهم کردن جواکی بدانا فهم کردن که روشته و شرجی بسکنه و ریبارا پو بکشینه انجام و تئوریه نشره به فلسفی و تئوریک و جواک دموکراتیک آفراندنه و بخو ریبه برینه سیستم که جواک کوس آفراندنه جبر وی از بیجم یعنی گوتنا داوی ما باش سیاست لگال چاپمنی روشنبیرین کرد همو جواکا کرد ما
پارادیگمای نتوی دموکراتیک مکم پیش نخست گل ندا فهم کردن جبر و ایرو شر سیمینی جهان تدی شر پارو کردن چه دبر روجلاتان آوین ده سینور تین گوهرتن. اما یه چیزی لپسیاره کن من اگر هر او بکنه بسیار یعنی لسالی 1993 و تاو کو استا همون پروسکانی آشتی تاکلانه لالان کردو یان ریبر آپو پیش نیار کلاو. بلام اما زاری یکما لالان دولتی ترکیه و سیاست مدارانی ترکیه و پیشکش کردن. یعنی بسیاره که اویا هوکار چیه ام زاره جواز لهمو زاره کن ترک داوای پروسه آشتی دکه و کرد بر روی دچیت. بله فهم کرد. نه تمل اساس گوری من اولی ریشتر. ما دسته که بحث کردیم. نود و سه سر و کافو مثلا کده. مثلا نود و سه پرتوکشی هنه سروی گوتنی هری بالکش یه هر تشتی پیناسه دکه سر و کافو دو از مخاطبه کی دیگرم. جبو پرسکریک چهار سر مخاطبه کی دیگر. ایجار دولت ترک اوک نکردن. هزین دولت ترک به هزین آب نتوی و هگمونیک را هر تم خواستن تغییر آزادی بشر به اوکی تک بگیرن تسلیم بگیرن. جبهه تجربیان وان هنه 25-26 سرلدانی کردستانی دیروکا کردن تزانی گلک سرلدان و اوکی همو بشر تک برنه. لی تفگر آزادی ایجار تفگر نه که وسا مدرن و خورد پیش کرد اف 5 سالن دولت نکانی پی نکانی تک ببه همو هولدان دولت به عالی شر و اوکی تک برنا تپساندنا تفگر بو لی جبر و دولت هر دم حساب دکر هزاج ناتو دگرد پیش خوی زیناب نتوی آرمانجا دولت ترک هر دم تک برنا کردان بو کردان ناس نکه به بازاری و کارتیم تک ببه لیجار اف جربان فرصته برسه فرصته گلکتش جرباندن چه نبود تفگر پیش کرد خورد بود تک نچو ایجار چه بو هانی و آسته هاد ایجار نها انبحثا شر سیمینی جهانی دکن ایجار ورده چه درکت هوله دولت ترک فهم کرد که ایدی تفگر آزادی نکانه تک ببه بشر جهان شر سیمینه و به روجلات ناوین نودواره خیز کرن نودواره دابش کرن ایجار مزه کرن روج هات ایرو تدی ایرو بر شر نافخوایی به چتایان به گروبان شرد کرن لی اف جهولی رابون دولت یکسر کتنه تفگره دولت ترک فهم کرد که ایدی امنکانن به شرمت کرد تک نبرن ایجار نها جیهان جی نکانه کردان ایدی ندیتی باوره روجاواش و رشک پیکات باشور گوری خو اوکه که ایران در روجه ویده کردستان روجلات روجه ویده ایجار دولت ترک ترسی فهم کر چاراوی تونه ایدی جهان دبینه از نکانم کردان ندیتی وارم ایدی و جاره وان جبر کو گوری خو گوتن و روجلات نوین نوردا خیز ببن کرد اکتورین جتینه ایدی جهان نکانه ندبینی وره جبر ترساوان و افکی وان ایجار هاتن ترک بخو ایدی قبول کردن کو به مذاکره به نکاش به چاره سر کردن یا به چاره سر بکن مثلا سرکاپوچی اشارت بکره بو یا ام وقت گلی روجلات ناوین یانگو ولات ترکیه و روجلات ناوین ام به هفره دجین یعنی ام به هفره چاره سر بکن باقفن یا جی و هز دولت این کردستان داگر کرنه وقت ترکیه وقت ولات اندون یا جی وانا و راضی ببن کو کرد اگر هولدانا پیک و جیان لحف کرنه چینه به کرد وینا درباس بکن ریا خو میزه بکن چاره سرین جدا بفکرن جبر و ادبیم تمل اساس ترسا ترکان اف بو اوا دیتن راست دیتن ایجار چی کرن اوا پیواجویا سروی اساسی از بشن اگر بسینه سر ناوروچی پیام میجویه که یعنی لپیام میجویه که زور کرد زور پخت بلام زور معنی دار یعنی دمه بسیاری او بکم کاته که دلی چەک دابنێن و گروپەکان خۆیان هەڵبۆشێنێتەوە ئایا هەر بەو ئاسانی دەربڕینی ئەو دووشەیە یان پێویستی بە کۆمەڵێک هەنگاوی پێشەچی هەیە و پاشەچیشی پێویستە یعنی عالی تئوریک و ڕێباز ده تەسکرێک تونەیە دیارە یعنی تئوری پارادیگمای نەتەوەی دموکراتیک کورد چاوا تەکوشینێ بکەن چاوا بە هەورە بژین سەرکیژان ئەساسی بژین هەموو ڕێ دیارە لێ عالی چکتانین ده مثلا سروکا پده بیشه ایدی و آسیه ده هوجنا که ده عالی شر ده ما ترکان نه ما دولتی ترک سدیست تک پر نه جوان تک پر تفگر تک نشو لی جیهان آستیک هاتیه ایدی هوجهی بشر نینه
کردستان لترکیه سیاست لگال در جواکا کرد گلکی پیشکتن خودی هزن خودی رخصتن خودی دزگهنه خودی سازینه هر تشتیه یعنی پیوستیا به شرطونه داوی که 20 سال شربی که جی داوی و روزه که ورن سر ماسی نخاش بکن یعنی دوی هوجدی بوانن وقت پنگاف یعنی هزین نابنتوی جی ام بیشن 3 سال بری کردستان داوش کرن و مخابن چه ببجی ام بیشن هن تش چه ببجی یعنی پارادیگمای سروک ده هفجایی به هزین کاپیتالیست و هگمونیک چارەسەریە وان هر تم مکانیکا شر ناف خدا دهوینه ایجار دیزاینک چه و میجن کردستان کی یاجی بدن گوری خو هەواڵ وڵات پرسیارەکەی بە دیاریکراوی ئەوە بوو کاتێ سەرۆک ئاپۆ دەڵێ گروپەکان چەکدا بنێن مفهم بله ئەوەندە ئاسان نییە یعنی تەنها دوو وشە بله ڕاست مانایەکی یەکجار فراوان لە خۆی دەگەن یعنی پێویستی چەکدانان پێویستی بە چییە چی پێویستە بکرێتن بله ناب من خواست ورم سرویداری دو گوتن نه اف سری خود چک بردن نه گوتن اکوسا یکو همه تا ایرو گوتیه ایدی هر کس بچه مالا خود چک برده یعنی تشتکی بسان نه تفگر آزادیه و کرد سر میزه بکن مثلا دستپیک چیه؟ دستپیک کنگره یک لازمه تفگر آزادی و جوین چه بکن و بریاران بدن ریخستن نو آوا بکن جیه که شر آوا ده و سر بفکرن چارەسەری ایرو نیکاشتانه دست بکرین در فتحاتی داین نایوی مانه که کرد هر تشتی خو بردن و بچن مالا خو یا جی بچن رازم ایدی چارەسەری خلاص از تخمینا کم لدوی مری بنده بر تفگر آزادی به کنگره چه بکن بریار بکن از گوری باوریامن و شرع چکتاری بسکناندن لجیه و چه ببه کی جان ریخستن کی چاوا نودا بین ساس کرن چاوا پیشنگیتی بکرن و سر بفکرن یعنی تشتکی اوسان نینکو از تخمین که موسا ببجی سبه هر کس چکا خود داینه یا جی بچه ترکیه یا جی بچه مالا خود تشتکی اوسا چه نه و بگو من کرد بریارم بستینن سازی نوآوا بکن ریخستنی نوآوا بکن سروی اساسی اوسا بمشه یعنی پیواجو یک پیرا لازمه نه ایرو سبه کرد و ام بیجن هر تش خلاص به پیواجو یک حتی ساله که به ام ببینن و کاچاوا به یعنی هەواڵ وڵات دوای ڕاگەاندنی پەیامە مێژوویەکەی ڕێبەراپۆ دوا بە دوای ئەوە بڕیارگەی ناوەندی پاراستنی گەل پەیوەستبوونی خۆیان بە پەیامەکە ڕاگەیاند لە چوارچێوەی بڕیاری ئاگربەستیشاندا لە 1 ئاداری 2025 یعنی بە کورتی پرسیارەکە ئەوەیە هەموو ئەو شتانەی لە ئەستۆی کرد بوو ڕێبەراپۆ پەیامی مێژوویدا تەفگەری ئازادی وەڵامی داوە ئێستا دەبێ بە پراکتیک دەوڵەتی تورکیا هەنگاو بنێ بە بڕوای ئێوە یەکەم کارێک کە دەبی دەوڵەتی تورک بەرامبەر بەم نیازپاچەی کورد و تەفگەری ئازادی بینێ دەبێت چی بێتن بله یا گرنگی خو اوه temel esas mebesa kongre ve civinan kır ve tevger asatiye yani biryar bede. Ev tabi tişte heri diyarker helvesti devleti Türk be. Seruka pe pevajoy avet. Pevajoy ki nuda dest bekirin ser nikaşi axaftin levkirin beşer çareseri le pivanı nühene. Pivanı çavna ya yekemin şert u mercin rever apo bene guhertin. Yani lazıme je imrali derkeve. Lazıme bikane rojane tevgera kurt birevan be. Em bejin çek berdan çi bu yek çek çar dve seruka bu dve pevajoy da rol bigre. Ji bo ve rola dve devlet en guartanan xora çi biked. Em mesela em bejin lazıme were meclisi hemu partiyin Türkiye tevli bibin. Bibe biryar da anayasayı da cih bigre. و جبو چیه یعنی گلک پنگاوی و یاسای حقوقی و دموکراتیک دوی پیش بخن از تخمین دکم و برانبری هف بمشین یعنی تفگر آزادی و کرد و سروک آپو بریارک ددن مشک و ایروشونا دست ببکه هم بری و هم گریدای شرط و مرج و تفگر دولت آترکه دولت آترک چی قاس گلوی بجه مگوت ایدی işte سروکی تفگر بانکریه ایدی خلاص ورن مال خو گلوسا تفگره گلوی به مثلا دا خفتنا سروکا بود دوی رول مجلسی اشارت بدکر گلو دولت وسا تفگره یا جوی دولت به مجلسی هم بریاران بگره سر روشا رهبرا پو هم بریاران
بگرر روشنی بین گوهرتن اگر او سبب پنگاوی که عمل بندین دولت با ویژه و تفگر جی گوریوی سر راست کردن او پیواشو و سروی اساسی پیش بکوه یا نه او ساحسانی اما ایرو سبه کرد او تفگر آزادی از تخمین ناکم که او ساحسانی یعنی وی اساس بگیرن گاوین دولت ترک داویجه با ویژه گوریوی اساس بگیرن و بریاران هم بریاران بگرن از اول ولات پیمان خوش بو زیاتر گفتگو لگل ایو پیمان بهایی نبونی کاتو در فتی برنامه کمان دیاری کرد اگر دوائین شتک ایو بتانوی بیلین سپاستان دکی بر دوائین تشت اوه پرسات دست فکر کرد یعنی نها هری گرینگ رولا مچاپمنی آزاد رولا روشنبیری کرد رولا جواکا کرد همو اوه وی پینگا و نتوای دموکراتیک وی پارادیگمایا سروکا پو سروی دیمش نه پشتی نه اگر شرجی واره سکناندن رولا هری گرینگ چاپمنی روشنبیری جواکا کرد دوی سروی پیواجه کور ببن جواکی را باش شیروه بکن از هیویدارم آلی جواکی دا جی سدی ست ویواره فهم کرن دما هات فهم کرن وی گلی 5 سال تکوشین دایه 5,000 اولاد خود دانه بردلن پر گران دانه به 100,000 به میلیونان جیهواره خخرا کنه بردلن پر مزندانه اگر وی آلی تئوریک ده پارادیگمای ریور اپ و ام باش جواکی بدن فهم کرن آرمان چیه ام کداده چن جواک و فهم بکه و پیشیا و تفگر و به خورتر و بهستر اف بواشو از باورد کم و بمش روزنامه‌وان ولات زور سپاس کمیوانی گفتگوی رو داوکانی امرو من بوی گلک سپاس که ممنون رشته بەڵێ بەڕێزان دەچینە ڕۆژ باشووری کوردستان جارێکی دیکە ئازادکردنی ڕۆژنامەوان شێروان شێروانی دواخرا تاوەکو ئامادەکردنی ئەم هەواڵە بڕیاروایە ئەمڕۆ بۆ جارێکی ترسە لە دادگای بنەسڵاوە لە هەولێر بدەن بۆ ئازادکردنی شێروان شێروانی بەڵام تاوەکو ئێستا هیچ هەواڵێک لە ڕاگەیاندنەکان بەدەست ئێمە نەگەیشتووە و دیارە نەگەیشتوتەوەی بەڵام پێشتر محەممەد عەبدوڵڵا پارێزەری دۆسیەی شێروان شێروانی ڕاگەیاند بەهۆی تەواو نەبوونی ڕێکارە ئیداریەکان ئازادکردنی شێروان شێروانی دواکەوت پێدەچێت ینی ئەمڕۆ ئازاد بکرێت بەڵام تاوەکو ئێستا هیچ ڕوونکردنەوەیەک نییە محەممەد عەبدوڵڵا لە درێژەی قسەکانیدا وتی دۆسیەی شێروان شێروانی لەبارەی هۆکاری ئازاد دەبوونی ڕۆژنامەوان شێروان شێروانی بەم جۆرە وتی بەهۆی تەواو نەبوونی ڕێکارە ئیداریەکان ئازادکردنی شێروان شێروانی دواخرا بڕیاریش وایە ئەمڕۆ شێروان شێروانی ئازاد بکرێن و ڕێکارەکانی تەواو بکرێت. بەڵێ بەڕێزان دەچینە ڕۆژ ئاوای کوردستان لەوێ هاوکارمان سلێمان تەویل لەگەڵمان دەبێت وەکو هەرجار بە سوپاسەوە سوپاست دەکەین بەڕێز سلێمان کە ئەمڕۆژ میێوانی گفتوگۆی ڕووداوەکانی سپاسش بۆژی سەرچاوا لەسەر ئەگەر دەستپێک لەوە دەست پێ بکەین یعنی ئەمڕۆ 21 ساڵ بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی قامیشلۆدا تێدەپەڕێت بەگشتی لە ڕۆژ ئاوای کوردستان بۆ 21مین ساڵیادی مەزنەکەی ڕاپەڕینی قامیشلۆ چی دەگوزەرێ هەروە دوایین هەواڵەکانی بەرەکانی شەڕ و دواتریش ئەگەر زانیاری ورد لەسەر ڕێککەوتنی نێوان ڕۆژ ئاوە و دیمەشق لە لای تۆ هەبێ بە بیسەرانی ڕادیۆی دەنگی بیگەێنیت براستیژی 21 ساڵ دەرباز دەبێت سەر ڕاپەڕینا قامیشلۆ سەرهێلدانا قامیشلۆ دژی رژیما بەعسێژی دووەختا گۆ کەسێک نکانی بۆ سەری خۆلبەر رژیما بەعسێ ڕاکێ کوردن ڕۆژاوای کوردستانê serê xulber wan hildan û ji wan re gotina li wê wextê de tuzanê raperîn hate çêkirin 38 şehîd jî çêbû bi seda jî birîndar û bi hezara jî girtî hatin girtin cem rejîma Behsê bi rastî jî îro li seranserê Rojava û Bakur û Rojhilatê Sûriyê daxuyanî hebû li bajarê Qamişlo daxuyaniyek li lîstoka 12 Adarê hate dayîn di wê daxuyaniyê de bîranîna şehîdên
راپرینا قامشلو هاتا بیرانین و گلک آخافتن جی تیدا هاتا کرن جبو وی روژه چاوا روژه که قهرمانتی دیار کرن روژه که گاواگو کرد سری خود بر رژیم عباسی را کرد و گفت نه جبو کریار گو هندجی کرده دکن لالیه که دنجی لباجاری حسه که ساعت یکا دجی آنها داخیانیه که هی همه پیکاتی تبلیوی داخیانیه دبه او جی او داخیانی تی گوتن بیرانینا شهیدین 12 آداره و لالیه که دنجی سرلدانا 12 آداره 2014 گاوا گو همه کرد رابون پیکاتی دجی دست خود دا دست وان به کاری دجی رژیم عباسی کار کرن و خبات کرن حتی گیها سال 2012 19 تیرمه گاوا شورش روجاوای کردستان دست پیکر الباجار دجی وکارقای داخیانی هبو طبقای داخیانی هبو هنک باجار دجی داخیانی هبو تابی هو باجار تلتمر داخیانی نگیها سری جبرگو د وقتا هاتبو عیار کرن داخیانی ورا داین تو باران لسر ناوندا باجار تلتمر هبو زیدتری 15 توپا لتلتمر و دلدورا تلتمر باجار تلتمر جی وکوندزانن با کوری باجار حسکه به 40 کیلومترات ناورا باجار حسکه و باجار سریکانی یا داگر کری دیل و دریجی داخیانی نگی ها سری جبرگو تو باران لسر و دری هبو براستیجی و روژه گلین روجاوای کردستانی بخمگینی تینه بیرا خوی جبرگو روژه که گو 38 شهید دکتن مگوجی به صدا بریندار و بحزاره جی گرتین هاتا چیکرن لی وکا روژه که قهرمانتی تی دیر آنین روژه که گو ام بی سرهلدانک لی سوریای هاتا جارا یکمل سوریه تشتکی ولو دقومه و اوجی گو تی اف واتیا گو او برخدانی او برخوبه دی حتی گو گلی کرد تایبت و گلن گل سوریه دجین بگین همه بگین مافی خو یعنی امکان بین سرانسرین باکور و رجلات سوریه و روجاوای کردستان ایرو داخیانی هبو دوجی درنگی شویجی دوجی دسپیکا شویجی الحمه باجارین باکور و رجلات سوریه مومی هاد بخستن ل امبیجن ل گورستان شهید مومی بهاد خستن للتاخا لچرخريا لقادا مومي هاد خستن جبو بيرانينا شهيدين دوازده آداري و بيرانينا راپرينا قامشلو براستيجي يعني گلن ويدري گلن باكور روجلات سوريا روجاوای كردستان بي روجه تينم بير وك روجه قهرمانتي روجه سرهلدان روجه گو گل کانی بو بوگوتانا جر رژیمک فاشیست رژیمک گو کانی بو همه کریار بکرانا جه کشتنه جه گرتنه جه یعنی ایریشا همه تجدکر ما فی تو گلیل لسوریای تو نبو لی وی وقتی ده کرد کانی بو سرهلدانک دست پی بکرایا یعنی امکان بین یعنی سرانسرین روجاوای کردستان ایرو داخیانی هاته داین بله هەواڵ سلێمان ئەگەر پرسی ئەوە بکەین ڕێکەوتنی نێوان دیمەشق و ڕۆژئاوای کوردستان بەگشتی پێشوازی خەڵک و هێزە سیاسیەکان و نەتەوە جیاجیەکانی ڕۆژئاوای کوردستان بەرامبەر ئەم ڕێکەوتنە چۆنە و چۆن هەڵدەسەنگێنرێ ji bo rêkeftina di orta em bê serokê giştiyê Qesedê مظلوم عبدي وسروكي دمكي هي حكومة الشامي أحمد الشارع بري دروجة أو ريكفتن هاتا مذكرين براستيجي يعني بجنجلين باكرو روجلات سوريا وسوريا تماهي وروجاباي كردستاني أو روج يعني ريكفتن جي شهنازية دي تنجبرغو جارة يكمين أمكان بجن حكومة الشامي يعني حكومتك الشامية فرمي ام بيجن وك اعترافك بقصدي دك بجانب باكور روجلات سوريا دك بريبري خسر وريكفتري كتاع فوان دتينه الاليه كدي كلك شاهيل لبيدري هاتا دار خستن قالن ام بيجن قالن لقامشلو قالن لحسك بحمي بيكاتي خو كرد وعرب سريان اسوري بيشغرتيا ويريكفتني كرن وبيشغرتيا جو بريز مظلوم عبد بري خدا شامي
و دیالوگ آنها به شامیر دکن جبو مافین گلین لوی دری دجین به هفدش وک کرد عرب سریان ارمن همه پیکاتی دنجی گو آنها دیالوگش بو وانته کرن براستی جی اوری کفتنا گود اورتا هر دو آلیا ده هاتا کرن جا حشت خالابو لی سرنویس بون یعنی او ام بیجن حتی آنها نکتن کورانیاوان لی سرنویس هاتا اشکره کرن جی راگاندنی رجی و جی کل رجی بس دو هندراوی رو کفتنی ده گلک سال هنه او گلکی برفره ببه او گلکی شیروه جوار وره کرن براستی جی حشت قومیتا هاتی آماده کرن یعنی آوا کرن دو ارتا هر دو آلیا ده جبو وان قومیتانا گلن تشتن وره زلال کرن دوان ده او قومیتا یک جوان یه پرورده یک جوان امبیجن آبوری یک جوان درگه دورتا امبیجن سینورن سوریه و ولاتن در دوری و یک جوان جبو امبیج سوتمنیه یک جوان گلک خالته ده هنه دبی گلک وره شیرو بکرن لی امکانم بیجن پیشوازیا گل جره گل کی خوش بو گوتن پشتی حق سال 14 سال شورشا 19 ترمه شورشا گل باکور روجلات سوریه دو قربانیا و ده امبیجن زیاده تری 13-14,000 شهید زیاده تری 25 حوالین غازی هنه گو خوکرن قربانیا وی گلی ایرو دیگهجن یعنی سرکفتنک وک و سرکفتنی گل کی گل به باندور بون گل کی کیف خوش بون جبو آنها دیالوگ گل شامی تکرین دیالوگ جی گش همو یعنی جبو پاراستنا گلی یک جوان خالاجی بحث خالا کر یک جوان خالاجی آگر بست یعنی امزانن لسر آستا سوریه گشتی هنا ایریش هنه هنا شر و پرچون هنه کومن چکدار ای گریدای سر دولتا ترکیه دا گر کر ایریش باکرو روجلات سوریه دک وکل بندابا برخدانی بندابا تشتینه لالی کی ده ام بیجن گوندوارین من بجوا كادر حافر العالي كده برا قراق وزاغيل ودرجي ريشين دولتا ترك هنا دجواري تكرن العالي كده وك ما بحثات الكامر كرجي هنا كنت ودولتا ترك ريشين لسر ظاهر منادك اللي دوا خالانا ده جهاشتن تكفتني كي جو خالك جوان خالا اگر بستك ورا تكرن العالي كده جي جو ام بكم كوجي اللي برابه كده بدجي بكاتين علوي به دست هنه کومن چکدار یک گریدای سر حکومت شامی ده وان کومانا براستیجی گله کوم کوجیل بر آب چکرده دجی گلین علوی جبر گولو ریکفتنی گوهات چکرن دبی ما فی همه گلین سوریه تدوار پارستن همه گل بگین ما فی خو و یعنی ام بیجنجی ام بگین داویا بی شر گوزیده تری 14 ساله لسر خاکا سوریه دست بکری همه کس ور به پاراستن ور چکرن جبو هنک خالن دجی تیده هنه وک ام بیجن هزن سوریه دموکراتی سلیمان اگر بکورتی لبرد کمی درفتی برنامه کمان سپاس دکین بله سرچاوه ڕۆژنامەوان سلێمان تەویل لە ڕۆژئاوای کوردستانەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەشداریتان لە گفتوگۆی ڕووداوەکان ڕۆژێکی خۆشتان هەبێ. هەر لەسەر کۆمەڵکوژیەکان هاوسەرۆکایەتی کۆنگرەی بەڕێوەبەری کەجەکە ڕاگەیان دەوڵەتی خاوەن عەقڵیەتی پاشڕۆ و فاشست بە هۆکاری ترسیان بەرامبەر بە تێکۆشانی هاوبەشی گەلان لە ئەنجامی ئەو ترسەندا کۆمەڵکوژی 1925 غازی و 2024 قامیشلۆی لێکەوتەوە. لە درێژەی ڕاگەیەندراوەکەی کەجەکەدا هاتووە 30 ساڵ بەسەر کۆمەڵکوژی ساڵی 1995 غازیدا تێپەڕ دەبێت و 21 ساڵیش بەسەر کۆمەڵکوژی قامیشلۆدا تێدەپەڕ دەبێت کە هەردوو کۆمەڵکوژیەکەدا لە یادەوەری گەلەکەماندا بە زیندویی دەمێنەوە و دووبارە ئەم کۆمەڵکوژیانە شەرمەزار دەکەین لە کەسێتی ئەو کەسانەی کە لە هەردوو کۆمەڵکوژیەکەدا گیانیان لەدەستداوە هەموو شەهیدانی شۆڕش و دیموکراسی بەڕێز و پێزانینەوە یاد دەکەینەوە. هەردوو کۆمەڵکوژیەکە لە ئەنجامی ترس لە بەرامبەر پێشکەوتنی تێکۆشانی هاوبەش لە دژی هەردوو دەوڵەتی فاشیست و پاشڤەڕۆ و خاوەن عەقڵیەتی تاکپەرستی و هێزە میلیشیاکانی ئەنجامدرا.
بەڵێ بەڕێزان وەکووتمان 21 ساڵ بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی قامیشلۆدا تێدا بەڕێ لە بەهارێکدا کە هێشتا گوڵی نەکرد بوو لە بەیانێکی مانگی ئاداردا شارێک لە بۆنی خوێن نەقم بوو هاوارێک لە دڵی شاری قامیشلۆ هاتە نەوی دیوارەکانی بێدەنگی گۆشەگیریەوە بۆ ئەوەی لە هەموو گۆشەیەکی نەتەوەکەیدا دەنگ بداتەوە بە زنجیرەیەکی ستەم و ڕەگەزپەرستی بەیەک بەسترا بوونەوە لەم بارەوە هاوکارانمان دۆسیەکیان ئامادە کردووە بە یەکەوە گێگیری دۆسیەکە دەبین و بە دوای دۆسیەکەش گفتوگۆی ڕووداوەکانی ئەمڕۆمان کۆتایی پێدێتن ڕۆژێکی خۆشتان هەبێ. بسویەک ساڵ بەسەر ڕاپەڕینە مەزنەکەی قامیشلۆدا تێپەڕ دەبێت. لە بەهارێکدا کە هێشتا گوڵی نەکرد بوو لە بەیانەیەکی مانگی ئاداردا شارێک لە بۆنی خوێن نقم بوو هاوارێک لە دڵی شاری قامیشلۆوە هاتە ناو دیوارەکانی بێدەنگی و گۆشەگیریەوە بۆ ئەوەی لە هەموو گۆشەیەکی نەتەوەکەیدا دەنگ بداتەوە کە بە زنجیرەکانی ستەم و ڕەگەزپەرستیەوە بەسراوەتەوە. ڕاپەڕینی 12 ئاداری قامیشلۆ تەنها دەربڕینی ساتێک تووڕێی نەبوو بەڵکو و باڵندەی گەل بوو کە بڕیاریدا لە بەرگی ترس دەربچێت و دەنگی خۆی لە نێو ژاوەژاوی نادادپەروەریدا بەدەست بهێنێتەوە بۆ ئەوەی یەکەم لاپەڕەی ئاڵنگارەکان لە کتێبی ئازادیدا بنووسێتەوە. ئەو ڕاپەڕینە پریشکێک بوو لە ئازار و هەمووانی بە ئاگاهێنایەوە کاتێک یەکەم دڵۆپی خوێن لەسەر مەیدانەکە ڕژە بۆ گەڕانەوەی کەرامەتی گەلێک بوو کە تەنیا دەیویست بە کەرامەتەوە بژی تووڕەیی گەلگەیشتە لووتکە. ڕاپەڕینەکە بوو بە شەڕی کەرامەت و ستاندەکانی گۆڕەپانەکە بوونە سەکۆیەک بۆ تۆڵەسەندنەوە. چیرۆکەکە بەم شێوەیە دەستی پێکرد چیرۆکی گەلێک کە بڕیاریدا بڵێت بەسە ئایا جیهان گوێی لە هاوارەکەیان بوو؟ ئەمڕۆ 21 ساڵ بەسەر ڕاپەڕینی شکۆمەندی 12 ئاداردا تێدەپڕێت کە یەکەم پریشکی لە شاری قامیشلۆ لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە ساڵی 2004دا هەڵگیرسا و درێژ ببوویەوە بۆ ناوچە جۆراوجۆرەکانی ڕۆژاوای کوردستان لە یەکێک لە دیاریترین وێزگەکانی بەرخۆدانی جەماوەری کورد لە دژی سیاسەتەکانی نادادپەروەری و هەڵاواردنی نەتەوەی ڕژێمی بەعس. پریشکی ڕاپەڕین لە ستاندەکانی یاریگاوە بۆ شەقامەکان. ڕووداوەکان لەو ڕۆژەوە دەستی پێکرد کاتێک یانەی وەرزشی کوردی جیهاد لە دێرە زوورەوە لەگەڵ یانەی فەتوە لە گۆڕەپانی یاریگای قامیشلۆ بەڕێوە چوو کە دواتر بە یاریگای 12 ئادار ناسرا. لە یاریگاکەدا پێک هاتە جۆراوجۆرەکانی وەک کورد، عەرەب، سریانی و دانیشتوانی دیکەی شارەکە ئامادە بوون بەڵام بەپێی زۆرێک لە شایەت حاڵەکان و بەڵگەکان ئەو یاریە پیلانێکی دەستگاکانی ڕژێمی بەعس بوو بە ئامانجی دروستکردنی ململانەی نەتەوەیی. ڕێکخراوە بەعسیەکان بە بەرزکردنەوەی وێنەی سەرۆکی ئەو کاتەی ڕژێم و وتنەوەی دروشمی ڕەگەزپەرستی و بەردەبارانکردنی گۆڕەپانەکە هەستی جەماوەری کوردیان وروژان لە ناو ئەو کەش و هەوای گرژیەدا هاندەران هەوڵیاندا بەرگری لە خۆیان بکەن بەڵام شوێنەکە بە خێرایی گۆڕا بۆ گۆڕەپانێکی سەرکوتی خوێناوی. دوایەوەی دەستگا ئەمنیەکان بەهێزێکی زۆرەوە دەسوەردانیان کرد ڕاستە و خۆفی شەکەکانیان ئاڕاسەی هاندەران دەکرد. ئەمەش بووە هۆی شەهیدبوونی ژمارە گەنجی کورد بە جۆرێک خوێنی یەکەم شەهید بوو بە پێشەنگی ڕاپەڕینێکی جەماوەری بەرفراوان. ئەو ڕووداوە بە خێرایی گۆڕا بۆ ڕاپەڕینێکی جەماوەری کە شار و شارۆچکە جۆراوجۆرەکانی کوردستانی لە باکووری سووریا گرتەوە لە کاتێکدا هەزاران کەس ڕژانە سەر شەقامەکان بۆ ناڕەزایەتی دەربڕین بەرامبەر بە سیاسەتی سەمکارانەی ڕەگەزپەرستی. ڕاپەڕینەکە شار و شارۆچکەکانی قامیشلۆ، ئامودە، تربەسپی، دێری، سەرێکانی، دربێسی، کۆبانێ، ئەفرین، حەسەکەشی لە خۆگرت بوو. ئاگری تووڕەیی جەماوەریش گەیشتە گەڕەکەکانی حەلەب و دیمەشق. ژمارەی شەهیدانی ئەو ڕاپەڕینە بەپێی ئامارەکانی ئەو کاتە گەیشتە 40 شەید جگە لە سەدان کەسایەتی و تێکۆشەری سیاسی دەست بە سەرکراوی کورد کە فرێدرانە ناو زیندانەکانی ڕژێمی بەعسەوە.
چاڵانکردن و سەرکوتکردن و تۆڵەسەدنەوە. دەسەڵاتدارانی ڕژێم بە تەقاکردن و دەستگیرکردنی چالاکوانان ڕازی نەبوون، بەڵکو و چەتەکانی خۆیان لە حزبی بەعز هاندەدا بۆ تاڵانکردنی مڵک و ماڵ و دوکانەکان، بە تایبەتی لە شاری حەسەکە. ئەم سەرکوتکردنە سیستەماتیکە هاوکات بوو لەگەڵ هەڵکوتانە سەر و هەڵمەتی دەستگیرکردنی چالاکوانان و گەنجانی کورد بۆ شکاندنی ئیرادەی ڕاپەڕینەکە بوو. شکاندنی دیواری بێدەنگی و ترس، سەرڕای سەرکوتکردن و کوشتوبڕی ڕژێم، بەڵام ڕاپەڕینی 12 ئادار ساتێکی گرنگ لە مێژووی خەباتی کورد لە سووریا نیشاند، بەو پێی بربەستی ترسی شکات کە ڕژێم ساڵانێکی زۆر بوو چاندبووی. یەکەم نیشانە و هەنگاوەکانی بەرخۆدانی جەماوەری دژ بە زوڵم، ستەم و نکۆڵیکردن دەستی پێکرد. ڕەگەکانی شۆڕش و مەشخەڵی کەرامەت، ڕاپەڕینی 12 ئادار بنچینەی ڕۆحی و سیاسی بوو کە دواتر ڕێگای بۆ شۆڕشی ڕۆژاوە باکوور و ڕەژڵاتی سووریا لە ساڵی 2012 خۆش کرد کە وەک بەردەوامیەک بوو بۆ هەمان شێوازی ڕەتکردنەوەی جیاکاری و زوڵم، دروشمی پێکەوە ژیانی گەلان و ژیانی هاوبەشی بەرز کردەوە، هەموو شێوەکانی نەتەوەپەرستی تونڕەوی ڕەت کردەوە کە گیانی هەزاران کەسی بێتاوانی لەناو برد. چالاکیەکانی یادی ساڵانە، بە بۆنەی ئەم یادەوە دامەزراوەکانی ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژڵاتی سووریا ساڵانە چالاکی و ڕێوڕسمی جەماوەری بۆ یادکردنەوەی شەیدان و دووپاتکردنەوەی بەردەوامی ڕێبازی تێکۆشان ڕێک دەخەن. لەم بۆنەیەدا مۆم لە ئێوارەی 12 ئادار لەسەر دیواری ماڵەکان و لە شەقامە گشتەکاندا دەگیرسێن. هەروەها هاوڵاتیان لە کاژمێر 11 پاشنیوەڕۆ دەست لە هەموو کارێک هەڵدەگرن و خولەکێک بەبێ دەنگی بۆ ڕێزێنان لە خوێنی شەیدان دەوەستن. هەروەها شارەکان بە وێنەی شەیدان و ئاڵاکانی ڕاپەڕین دەڕازێننەوە. چالاکی کەلتوری، هونەری و بەڵێنی نوێکردنەوەی پەیمان لەسەر بەردەوامبوونی ڕێگای ئازادی و دیموکراسی بەڕێوە دەچێت. لەم ڕۆژدا بەرهەمێکی ئەو ڕاپەڕینە وا دەچنرێتەوە و گەلێک کە بە هیچ شێوێک لە سووریادا نەدەناسێنرا و مافەکانی پێشێل دەکرا و پێدانی ناسنامەیان پێ بەڕەوان نەدەبینی، ئەمڕۆ لە سای ئەو تێکۆشانە مەزنەی لەم ساڵانەی دواییدا کراوە. بەڕێکەوتنێک لە نێوان مەزلوم عەبدی فەرماندەی گشتی قەسەدە و ئەحمەد شەرە سەرۆکی ڕاگوزەری سووریا، گەلی کورد وەک نەتەوەیەکی سەرەکی سووریا دەناسرێت و هەموو مافەکانی بۆ دەستەبەر دەکرێت. نەک تەنها ئەوەش، بەڵکو کورد لە ڕۆژاوای کوردستان بەهۆی ئەو قارەمانەتەی دژی چەتەکانی داعش نواندی، هەموو پشتگیری و پشتیوانیەکی لەسەر ئاستی نێودەوڵەتی بەدەستێناوە و بە پاڵەوانانی سەردەم پێناسەیان دەکەن.
گفتوگۆی ڕووداوەکان ڕوودا و پێشهاتەکان گفتوگۆ دەکات.